سەردانی جەنابی وەزیر بۆ زانکۆی ڕاپەڕین لە چوارچێوەی زنجیرەیەک سەردانی بەڕێزیانە بۆ هەموو زانکۆکانی کوردستان. پێشتریش سەردانی بەشێکی زۆری زانکۆکانی هەرێمی کوردستان کراوە و گفتوگۆ لەگەڵ سەرۆکایەتی زانکۆ و ئەنجومەنی زانکۆکان ئەنجام دراوە. ئەمڕۆژ بە هەمان شێوە لە چوارچێوەی ئەو زنجیرە سەردانە جەنابی وەزیر ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تایبەت لەگەڵ سەرۆکی زانکۆ و ئەنجومەنی زانکۆی ڕاپەڕین دەکات و گفتوگۆ دەکەین دەربارەی با بڵین بارودۆخی ئێستای زانکۆکان و پێداویستەکانی زانکۆکان و پلانی 4 ساڵی ئایندەی زانکۆکان. بە هەمان شێوەش جەنابی وەزیر باز لە پلانی 4 ساڵی ئایندەی وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی دەکات و ڕاو سەرنج و تێبینی زانکۆکان وەردەگرێت. لە هەمان کاتیشدا گوێ دەگرێت لە زانکۆکانی کوردستان لە ڕاگری کۆلێجەکان و لە سەرۆکی زانکۆکان بۆ ئەوی بتوانین هەمومان پێکەوە تێگەیشتنێک بۆ قۆناغەکانی ئایندە و بۆ 4 ساڵی ئایندەی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی دروست بکەین و هەمومان کار بۆ گەشەکردنی زیاتری کەرتی خوێندنی باڵا بکەین. دیارە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و بەڕێز جەنابی وەزیری خوێنی باڵا لە چوارچێوەی ئەو پلانێکی هەیەە بۆ سەردانیکردنی زانکۆ و پەیمانگا و دامەزراوەکانی سەربەست وەزارەتی خوێنی باڵا ئەمڕۆ لە پلانیاندا هەبووە کە سەردانی ئێرە بکەن بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێکرا. ئێستا لە کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆ گفتوگۆ دەکرێت دەربارەی ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو لە زانکۆمان چی گوزەراوە ئەو شانێک کە جێبەجێ کراون چی بووە و هەروەها لە پلانماندا هەیە لە داهاتوودا چی بکەین. سەرجەم ئەو بابەتانە دەبنا بابەتی گفتوگۆی تێر و تەسەلی بەڕێز وەزیری خوێنی باڵا لەگەڵ ئەنجومەنی زانکۆ و هەروەها ئەو وەفدەیاوەری کە لەگەڵ بەڕێز وەزیری خوێنی باڵادا و هیوادارین کۆبوونەوەکان کۆبوونەوەی بەرهەمدار بن بۆ هەم بۆ زانکۆمان هەمیش بۆ کاردانەوەی هەبێت لەسەر ئەو پلانە 4 ساڵی کە وەزارەتی خوێنی باڵا لە پلانیدا هەیە بۆ 4 ساڵی ئایندە جێبەجێ بکات.